بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هەروە پرسی کشانەوەی پارتی وێکێتیش دەکەین لە بەغدا کە ئێستا بەتابەتی پارتی و بەرپرسانی پارتی قسەی لەسەر دەکەن و لە کۆبوونەوەی دوێنەی ئەنجومەنی وەزیرانیشدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر توێرێم باسی لەوە کردبوو کە ڕەفتاری بەغدا ستەمکارانێ باز لەوە دەکەین ئایا بەڕاستیانە دەیانەوێت بکشێنەوە ئەگەر بکشێنەوە بەدلیان چییە بۆ موچە و بۆ دابینکردنی پێداویستەکانی خەڵکی کوردستان و تا چەند ئەم هەڕەشانش پەیوەندی بەو سەردانانەوە بوو کە کرا بۆ تورکیا بە تایبەت سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چوو و باز لە ئایندەی موچەش دەکەین لە بینی هەرێم و بەغدا پرسەرگەڕێک لە بەڕێزان محمود ڕەزا ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق لە ستۆدیۆ هەروە لە سلێمانیەوە کەمان ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین سوپاسیان لە دەبوونیە دوولاتان دەکەین کاک محمود بەخێر بێن ئەگەر سەرەتا بەرلەوەی بچین سەرپرسی کشانەوە کەمێک لەمە پێش وەزارەتی دارایی عێراق ڕوونکردنەوەیکی بڵاو کردو لە سەرپرسی موچە چی تێدایە عێراق پابند بووە یاخود هەرێم پابند نەبووە چونکە دوێنێش مەسرور بارزانی وتی ئێستا ڕەفتاری عێراق ستەمکارانەیە بۆ قبوڵی ناکەن. سوپاس کاک حەکیم بۆ ئەم دەرفەتە ڕێز و سڵاوم بۆ کە کەمال و بۆ بینەرانیشتوان طبعاً بەیانەکە کێشەیەکی گەورە هەیە من بەیانێکی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم کە بە سواسەوەەوە خۆت هەردووشانی یامێ هی حکوومەتی هەرێمی و حکوومەتی ئیتیحادیش هەردوو وەزارەتەکەیەکی بەیانێکیان دەرکردووە تەناقض زۆر لە هینا هەیە ئەمەیەکی لە مشکلە گەورەکانی عێراق کە شەفافیت بە تایبەتی لە هەرێمی کوردستان نەبوونی شەفافیەتە لەبەر ئەوە دوو ژمارەی جیاوازی تایە ئەوەی وەزارەتی دارایی حکوومەتی ئیتیحادی بڕگەکانی کە ناردوێتی هەمووی جیا کردوێتەوە وڵێ ئێمە لە ساڵی 2024 9 تریلیۆن و 556 ملیار و 348 ملیۆن دینارمان ناردووە بۆ موچەی دائیرە مەدەنیەکان و هێزەکانی ئاسایش باش بۆشە ڕهینی کۆمەڵایەتی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی ئەڵێ 130 ملیار و 931 ملیۆنمان ناردووە بۆ خانەنشینی سەربازی 650 ملیار و 40 ملیۆنیان ناردووە بۆ خانەنشینی مەدەنی 776 ملیار و 657 ملیۆنیان ناردووە بۆ ئەنفالکراوەکان 8 ملیار و 346 ملیۆنیان ناردووە بۆ خانەنشینی ئەسکەری و ئەنفەلین 338 ملیار و 479 ملیۆنیان ناردووە بۆ منحەی موچەی زیندانی سیاسی 10 ملیار و 721 ملیۆن دیناریان ناردووە هەموویم کۆ کردەوە کۆی گشتی ئەکاتە 11 تریلیۆن و 113 ملیار و 452 ملیۆن و 546 هزار دینار بەهینەکەی بەیانەکەی حکوومەتی هەرێم ئێستا وەزارەتی دارایی عێراق دەڵێ 11 تریلیۆن و 113 ملیاریان ناردووە ئێستا بەپێی ئەم بەیاننامەیە تازەترینە ئەڵێ بەپێی ئەم ژمارانە کۆی نەکردێتەوە من ئێستا تۆزە پێش ئێستا کۆم کردەوە کاتە ئەو مەبلەغێکی ئێستا وتم بەڵام هەرێم ئەڵێ 10 تریلیۆن و 752 ملیار و 582 ملیۆن و 558 هزار و 480 دیناری ناردووە ئەمە تقریبا نزیکەی 800 ملیار جیاوازی لە بینی هەردوو ژمارەکە هەیە من نایشارمەوە دایمە گومانم لە ژمارەکانی هەرێمی کوردستان هەیە باش بەیاننامەکەی وەزارەتی عێراق دارایی عێراق چی تێدایە وەچی لێ دەخوێنە وەڵامێکە بۆ کۆبوونەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیران زۆر وەڵامێکی وازەحە بۆ کۆبوونەوەکەی ئەوانە و پشتی بەهین بە بڕگەکانی قانونی موازنە بەستووە لە جەدوەلی هایە و پشتی بە قەراری بڕیارەکەی محکەمە ئیتیحادی بەستووە محکەمە ئیتیحادی هینە یعنی محکەمە ئیتیحادی مەرجدارە چکە ئەڵێ هەرێم کە ئەگەر ئەوانەی جێبەجێ کرد و من قانونی موازنەشم لەلایە مادەی 12 ئەوە لە نووسانیەنی هەیە لە سانیەنە بڕگەی ئەلف و بڕگەی با و جیم و دال و دالی هەیە لە هایە طبعا لە ئەلف و با و جیم و دال هەمووی ئیلزامە لەسەر حکوومەتی هەرێم جێبەجێ بکات
لە مادەی 12 بڕگەی دووەم هایە ئەڵێ حکوومەتی ئیتیحادی هەموو ئەوانەی لە قانونی موازنە هاتووە جێبەجێیان ئەکا بە مەرجێ هەرێمی جێبەجێ بکە بەس تاوەکو ئێستا دیار نییە هەرێم هیچ لەو چوار ڕگەیەکی جێبەجێکە. باشە وەزارەتی دارایی عێراق چەند خاڵی تێدایە بە دیاریکراوی دەڵێ هەرێم پابەند نەبووە؟ هەرێم ئەڵێ ئەوەی وەزارەتی دارایی جارێت لە هینە ئەڵێ هینە مادەی 12 دووەم ئەلف ئەڵێ ئەبێ ماڭانە حکوومەتی هەرێمی کوردستان 400,000 بەرمیل لەوە دا بە سۆمە کە نەیداوە. ئەمە یەک. باشە. دووەم لە باە ئەڵێ ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم نەیتوانی لە ڕێگەی هینەوە بیا بە سۆمۆ لە ڕێگەی بەندەری جیهانەوە بڕات ئەبێ بیا بە سۆمۆ لە ناوخۆی خۆیان هینی بکە لە ناوخۆی عێراقا سۆمۆ تەعاملی پێوەکانە خۆیان ئەوەشیان جێبەجێ نەکردووە. ئەنجا وەزارەتی مالی ئیتیحادی ئەو پارەی کە لەو دەستی ئەکەوێ لەم 400,000 بەرمیل نەوتە دەست ئەکەوێت لە ڕێگەی بەندەری جیهانی و بینێرە کە تا ئێستا نەگەیشتنوەتە ڕێکەوتن بەغاو هەولێر و کۆمپانیەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن و ناڕات ئەڵێ ئەگەر بوات لەوێەوە نەڕۆژ بیا بە سۆمۆ بۆ ناوخۆ بۆ لە هەردوو حاڵەتەکە واریداتی ئەوە ئەبێ بچێتە بۆ سەر حسابی وەزارەتی مالی حکوومەتی ئیتیحادی ئەمەشیان ڕووی نەداوە ینی تاوەکو ئێستا ئەلف و بە و جیم هەرێم جێبەجێی نەکردووە ئەوە بەرگەی یاسای بودجێ ئەوانە تەمانەمە هی قانونی موازنەی 2023 جەدوەلەکان گۆڕا لە 2024 بەڵام نەسەکان نەگۆڕاوە دەستکاری نەس نەکراوە ینی وەکو خۆی ماوەتەوە. باشە ئیتر لە هایە ئەڵێ ئەگەر ئەمانەی جێبەجێ کرد حکوومەتی ئیتیحادیش ملزەمە بەپێی بڕیاری محکەمەی ئیتیحادیش هەموو ئیلتزاماتەکانی سەرشاری خۆی ئەگەر ئەمە ڕووی بدایە ینی هەرێم 400ەکەی بناردایە بەپێی ئەمە ئەبێ کاملی هەر بە قانونی موازنە ئەبێ کاملی داهاتی ناوخۆی نانەوتی بنێرێ بۆ بەغا ئەگەر ئەمەی نەوتی و نانەوتی جێبەجێ بکردایە ئێمە سەر و 22 تریلیۆن دینار لە حکوومەتی ئیتیحادیەوە ئەبوو بێ بۆ ئێمە بەزی 100 تریلیۆن هات و 11 تریلیۆن ئێستا بەپێی ئەوەی کە ئەم تازەترین شت 11 تریلیۆن و 113 ملیار و کەسرە. باشە دێمەوە خزمەتت بچین لای کەمالیش کەمال جەنابیش بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین. دەمانێت سەرنجی بەڕێز بزانین لەبارەی و هەڕەشانە کە ئێستا دەکرێن بۆ کشانەوە لە بەغدا پەیوەندی بەچیەوە ئەوە ئایا دەسەڵاتدارانی هەرێم یاخود زیاتر بڵین لەلایەن پارتی و تەبێژ حکوومەتوانەوە باسی لێو دەکرێت بەڕاستیانە دەکشێنەوە؟ سلااوتان لێ بە سلااو لە میوانە بەڕێزەکەتان لە گوێگرانی خۆشەویست لە بینەرانی خۆشەویست. بەڕاستی من پێم وانە هەڕەشەکانی حکوومەتی هەرێم هەڕەشەیەکی جدی بێت و لە ڕابردووە زۆر گوێمان لەو جۆرە هەڕەشانە بووە بە تایبەتی لە ئێستاە کە دۆخی هەرێمی کوردستان زۆر باش نیە لە ڕووی ئابووری و لە ڕووی داهاتەوە و لە ڕووی پەیوەندیەکانیشەوە تەنانەت بە وڵاتانی ئەقلیمیوانی ئەوەی کە باسەکرێت ینی جۆرێک لە دروستکردنی گوشارێکە لە دوای ئەم ڕووداوانی کە لە سووریا ڕوایانداوە و یا ئەمە مجرڕەدەوەیە کە کارتێکی زەختە و گوشار و بەکارێنن یا خودەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان کە سەردانی تورکیان کردووە خۆمەڵی شتێ و ئێمە نایزانین چکە بەداخەوە لە هەرێمی کوردستان سەردانی بەرپرسەکان کە دەڕچنە دەرەوە زۆر ناشەفافە زۆر ناڕوونە و هیچ دەستگایکی ڕاگەیاندنی معتەبەری لەگەڵانیە تاکو و ڕووماڵی ئەو دانیشتانە بکە بزانین چییە گوزەرەیە یاخود بەرنامەی کاری ئەو سەفەرانە ڕناگەێنرێ بۆیە کە من بۆ خۆم پێم وانێت تورکیا ژە دۆخێکی وابێت کە بتوانێت هێندە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بکە بۆی کە لە بەرامبەر حکوومەتی عێراقی بوەستنەوانێەوە جارێکی تر بگەڕێنوانێ بۆ ئابووری سربەخۆ ئەوەی کە ئێمە نزیکی 30 میلیارد دلار پێکەوتی نێژێر قەرزەوانێ ئەوە ئەمە
تەجروبەی ئەو قۆناغەشمان کرد بینیمان کە موچە بە چه حالێک دەدرا چۆن هەچی پارەی تەنانەت پاشەکەوت و ناو بانقەکان هەبوو هەمووی ڕاکێشرا بە پارەی قاسرینەوە کە لێ شوێنێکی دنیا ناکرێت دەست بۆ ئەو بڕە پارێ ببرێت کە بەناوی قاسیرەوە دادەنرێ و جگە لەوەش زیاد لە دەوری 24-25 موچە بە پاشەکەوت و بە نیوە موچە و چارەکە موچەوانە دراوە و حکوومەت کەوتوتە ژێرباری قەرزێکی زۆرەوە لە هی فەرمانبەرانەوە کەیسا هەمووانە جۆرەکان چاڕێ دەکەن. ئایا حکوومەتی هەرێم هەڕەشەکانی بەچی لە بەغدا دەکات یاخود ئەو چەکە چییە کە بەکاری دەێنێت بۆ پێم وانەیە کە هەڕەشەیەکی جدی بێت و دەیانەوێت تەنها فۆکس خەنە سەرەوەی کە ئەم موچەیە مانگی 12 کە نەهاتووە بیخەنە سەرشانی حکوومەت وە حکوومەتی هەرێم هەموو لایەنەکانی تر کە هەوڵێکی یا سەرکەوتونە بوتیایە چکە لایەنەکان بەشداری و کۆبوونیان نەکرد بە غێرێکێتی نیشمانی دەیویست هەمویان بکەونە ژێرباری ئەو بەرپرسیارەتی کە لە ڕاستی حکوومەتی هەرێم خۆی بەرپرسیارە نەک ئەو لایەنانەی کە تەواجودیان هەیە لە مەیدانەکە. بۆیە من هەردیسانەوە تاکی لەوە کەمەوە کە هەرێم عەمقی استراتیژی لە بەغا بێت چکە لە دۆخێکی وایە ناتوانانی ئەو ئابووری سەربەخۆە تێکشکاوی خۆت بەدەستەوە بگریت و نا پەیوەندیەکانیش لەو ئاستایەکە ئێستا لە دنیاە مثەن ئەو هاوکاری و پشتیوانی هەرێم بکرێت کە بێتە مای گوشار و زەختێکی زۆر لەسەر هەرێم لەسەر حکوومەتی عێراق لە مقابلی یا پشتیوانیکردنی هەرێمدا. بەڵێ هێدوای وەڵامی لاەنە عێراقیەکان چی دەبێت چەندە ڕاگەنە وەزارەتی دارایی عێراقی شەبوو بۆ ئەو هەڕەشانە یاخود هەڵبەی سیەکێتی چیە حکوومەتی ماوە بەسەر کوێرە وتەبێژەکەی بەناوی ئەنجومەنی وەزیرانەوە قسە دەکا کە دەڵێ بڕیارێک دەدەن سەقامگیری عێراقی بکەوێتە مەترسیەوە یەکێتی ڕۆڵی چییە بە دوای پارتی کەوتووە لەم پرسەدا هەڵوێستێکیە لەو بارەوە مشکلەی یەکێتی نیشتمانی کوردستانەوەیە کە هەڵوێستیان ڕۆشن نییە و لەو لەحزانەی کە لەحزەی زۆر هەستیارن بجێر لە جۆرەکان دەکەونە ژێر گوشاری یاخود دەکەونە ژێر سیاسەتی کاریگەری سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانەوە چکە بەڕاستی ئەوەی کە من بزانم یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هەموو وەکو حیزب لەگەڵ ئەوانین کە مقاتعی عێراق بکرێت و مقاتعە بکرێت لە بەرامبەر ئەوەی کە کێشەی موچە هەیە چکە ئەو ئیلتیزاماتانی کە لەسەر حکوومەتی هەرێم دروست کرا و دانراوە بەپێ ئەو یاسانی کەیسەکە ئاماژەی پێکرد ینی هیچی لەلایەن هەرێم وانێ وەکو پێوی جێبەجێ نەکراوە ناکرێتەوە ئیلتیزاماتەکانی سەرشانی خۆت جێبەجێ نەکەی و بەردەوام داوای ئەوە بکەی کە ئەوەی کە بۆ تۆ دانراوە ئەوە بکەی ینی کەیل بالمکیالێن پێم وابێت ئێستا دای حکوومەتی هەرێمی کوردستان نادات و حکوومەتی هەرێمی کوردستان لە باتەوەی کە هەڕەشە دەکات و خۆی تون دەکاتوانەیە تەمەنە هەڕەشانە مانایەکی زۆر خراپی هەیە بەسەرێک مانای ئەوەی هەیە کە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە لە سووریا ڕوویدات لە عێراق ڕوودەدات یا ئەو گوشاری کە ئێستا لەسەر حەشدی شعبی و لەسەر حکوومەتی عێراق ئەوان دەبنە بەشێکی تر لەو گوشارە کە ئەمە بۆ خۆی ئێمە ساڵەها ئیش لەسەر دروستکردنی تەبایی لە بینی کورد و عەرەبە دروستکردنی پێکەوە ژیان دەکەین قسە لەسەر ئارامکردنەوەی ئەو دۆخاکەین ئەمانە جارێکی تر سیاسەتێکی ئینادی و کێبەرکێ لە بەرامبەر پێکاتەکانی عێراق بە تایبەتی لە بەرامبەر کورد و عەرەبا دروست دەکاتەوە چکە بێمە بەوردی مامەڵە بکەین بە ئاگایە مامەڵە بکەین کەوتنە ناو ئەو سەنگەری لایەنێکی دەرەکی وەکو تورکی یاخۆکو لایەنێکی تر لەم کاتەیە بە قازانجی کورد نییەوە کورد زەرەری گەوری لێ دەکا. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمە خزمەت قسە لەسەرەوە دەکەین بەبێ عێراق دەتواننەوت هەنار دەبکەنەوە کاک محمود سەبارەت بە بەهێنامەکەی وەزارەتی دارایی عێراق ئەوەی تێدا داهاتی نانەوتی هەرێم چەندە مانگانە چەند بێ لەو بەیاننامەیە بە پێیەوە بێ جواب وەڵامی ئەو پرسیارە دێمەوە بەڵام هەر بۆ ئیزافە بۆ قسەکانی کاکەمال هین ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ئەمانەیە گروپی کە قیادەی ئەم هەرێمە ئەەکەن قیادەی سیاسەت و اقتصاد و علاقات و ئەوانە ئەەکەن مشکلەیەکی زۆر گەوریان هەیە کە خۆیان ناناسن سون تزوو هینێک استراتیژ ناسێکی
چینیە 2500 ساڵ لەمەوە پێش نەزەریەکی هەیە هەرچی مەدارسی استراتیژی جێشی عالەم هەیە اعتیمادی لەسەرەکەن. سۆن تزۆڵێ ئەگەر تۆ خۆت ناسی و بەرامبەرەکەشت ناسی هەر شەڕێکی لەگەڵ بکەی ئەیبێتەوە. ئەگەر خۆت نەناسی و ئەگەر خۆت ناسی و ئەو نەناسی تا شەڕێکی لێبێتەوە شەڕێکیش پێ ئەدۆڕێنی. بەڵام ئەگەر نەخۆت ناسی و نە بەرامبەرەکەش ناسی هەر شەڕێکی لەگەڵ بکەی ئەیدۆڕێنی. ئەمان نەخۆیان ئەناسن نە بەرامبەرەکانیان ئەناسن. لەبەرەوە هەموو شەڕەکانیان دۆڕا و باجەکەشی میلەتەکەی ئێمەیە. ئەمە مشکلەکەیە. ئەمە بە شەڕی دەزانیەوە ئێستا باسی کشانەوە بۆ خەڵک ئەمە ڕێک زمانی هینان بیرەخاتەوە ینی زمانی ڕێفراندۆمەکەمان بیرەخاتەوە. هەموو دنیا پێ تۆ ئەهلی ئەوە نیت ینی ئەو توانایەت نییە نیکە ئەوە بوو نیوەی خاکی کوردستانمان دۆڕاند کابراوەتی من دوای ئەوەی تر ئەڕۆم نەشڕۆشت. چکە نەخۆی ناسی و فشارێک بخرێتە سەر عێراق ئێستا ئەوەی کاکەمال وتی تەسەوریان وایە ئەوەی لە سووریا ڕوویە لە عێراقش ڕۆە لە عێراق ڕوونایە. لە عێراق ئەگەر شتێک ببێ نیزام ناگۆڕێ چکە نیزامێکی پەرلەمانی دەستوریە ئەگەر بگەڕێ سەرەکان دەستکاری سەرەکانی سەرە گەورەکان ئەکرێت کە سەرەکانی هەرێمیشی بەرەکەوێت ئەنوان نەزانن ئەگەر بەغا سەرەکانی بەغا بەرکەون ئەمان پارێزراون. چکە لە خراپ ئیدارەدانی منتیقەکەیە لە فەسادا لە زۆڵمە لە ستەما لە هەموو ئەوانەیە ئەمان هیچیان کەمترنی لەوانەی بەغا. لەبەر ئەوە ئەگەر دەستکاری عێراق بکرێ دەستکاری سەرەکانەکرێت کە ئەمان لە زملیان بۆی بزان. بەڵام ئەوەی کە نەیاوە لە ئەبوو لە بەپێی قانونی موازنە و بەپێی بە محکمەی ئیتیحادیش کە هین محکمەی ئیتیحادی نەچۆتە سەر هینەکان سەر بڕگەکان ناوی بڕگەکان بێنێ ئەڵێ بە قانونی موازنە چۆنە ئەوان جێبەجەکان حەقی خۆیان هەیە. ئەمانیش هەرچەند تاوەکو ئێستا حکوومەتی ئیتیحادی لە ژێر جەبری ئەو بڕیارەکەی محکمە ئیتیحادیە بۆیە موچەڕان ناگرێت لەگەڵ ئەوەشا کە ئەمان واریداتی ناوخۆڵێ ئەبێ تەواوی واریداتی ناوخۆی نانەوتی بێرێ بە حکوومەتی ئیتیحادی کە ئەکاتە لە 2024 ئەبوو 4 تریلیۆن و 350 ملیار دینار بدەن بە بەغا. بەڵام من کتابێکم لەلایە لەسەر وەڵامی کتابێکی خۆمە بۆیان ناردووە وەزارەتی دارایی عێراق لە 25 نۆی پارە چوومە بەغا کتابێکی ڕسمی خۆمم برد بۆ وەزارەتی دارایی حکوومەتی ئیتیحادی لە 25 نۆیە لە 25 دایە وەڵامیان ناومەتەوە دوای وەڵامی بەڕێستیاندا بە فەرمی ئەوەتانێ بە فەرمی وەڵامیان داومەتەوە بۆ عوزوی مەجلیسی نوابی سابق محموود ڕزا ئەمین لە وەزارەتی دارایی عێراق قسمی محاسبە و تەوحیدی حساباتە. ئەوەی ئەم هینانەی ئەمەی یعنی ئەمە مهمترین کەسی ئینە مهمترین کەسی وەزارەتی داراییە چونکە ئەمە مدیر عامی دائیرەی محاسبەیە کە هەموو ئەو ئەرقامانەی لە بینی هەرێم و بەغایە ئەگۆڕێنەوە بە فیلتەری ئەم مدیریە و ئەم شخصیاتەیە پەڕ لەبەرەوە هەموو ئینەکانی لەلایە. طبعا ئەمە بەیانەکەی حکوومەتی هەرێم ئەمە دوێنێ من لە KNNیش ئەم جەدۆلەم پیشاننا ئەوە لە خاڵی دووی بەیانەکەی حکوومەتی هەرێمە وەزارەتی حکوومەتی هەرێمە ناوی بەبێ ناوهێنان وەڵامی منەوەنەوە لە سەبارە بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 هەندێک کەس و لایەن بە نەشارەزایی قسەی لەسەر دەکەن و کردویانە بە کەرەستەی مزایەدە. ئەو ڕقەمەی کە من وتومە ئەبوو ئەوە نەبنێڕونیان ناردووە بە هەتاوەکو کۆتایی مانگی 10 کە ئەبوو هەموو مانگێک تقریبا بەقدر ئەم مەبلەغە بنێرن 300 ئەم مەبلەغەی بە هەتاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو کۆتایی مانگی 10 ساڵی ڕابردوو 399 ملیار و 168 میلیۆن و 961,500 دیناری ناردووە لە داهاتی ناوخۆ. هیمانگی شوباتی بەڵێ لە مانگی شوباتی لە مانگی دوی لە مانگی 5 ناردووە مانگی سێ لە مانگی 6 ناردووە مانگی چواری لە مانگی 7 ناردووە مانگی 5 لە مانگی 9 ناردووە ئەوە
نا لە مانگی نوێ ناردوێتی هی مانگی پێنجی لە مانگی نوێ ناردووە مانگی ششیشی لە مانگی دەیان ناردووە باشە بە هەر هەمووی ئەوەنەی بڕووە ئەوەنەی ناردووە کە تقریبا نزیکەی 4 تریلیۆن دیناری نەقسە کە بیدایە بە بەغا نەیداوە بەڵام لە بەرامبەر داوا ئەکە ئەوەی هەمووی لەسەر بەغای بینێرێ طبعا ئەمە دیفاع نییە لە بەغا بەس ئەمە بۆیان ناچێتە سەرانی ئەمە تۆ چ قووەتێکت هەیە تاوەکو فەرز بکەی بەسەر بەغایە ئەو قوتەی لەکوێوە هێناوە تورکیا بینیمان لە ڕفراندۆمەکەیە چی بە سەرۆکی ئەو زمانەی هەرێمی کوردستانەوە یعنی ئینسان شەرمەکە شتیوە ینی یەکێک هینی ینی تۆزی خۆی ئینسانیەتی خۆی و کەرامەتی خۆی خۆش بێ قسەی وای لە بەرامبەرە بکەم ڕەنگە ئینتیحار بکات ئەو قسانەی کە ئەردۆگان ێڵێ ئێستا بە تەمایە دیسانەوە ئەردۆگان لە مۆزعی کە لە سووریا قەوماوە لە عێراقا ببێ بە پشتیوانی و گۆڕانێکی وا لە عێراقا بە هێزی ئەمان دروست بکەن ناکرێ بە تەمای ناحەزەکانی خۆبی ئێمە لە 4 پارچەی کوردستانە تەنیا پارچەیەک کە بە دەستور مافەکانمان زامن کراوە هەموو ئەو خەلەلانەی کە لەم هەرێمەی ئێمە هەیە خەتای خۆمانە چونکە سوئی ئیدارە لە هەرێمی کوردستانە سەدقاتی سوئی ئیدارەیە لە بەغا لە بەغاش سوئی ئیدارە هەیە لە بەغا فەساد هەیە لە بەغا زوڵم هەیە لە بەغا ستەم هەیە لانی کەم لە بەغا قانون محکەمەی ئیتیحادی وتی ئەمە ماس ڕەشە کەس ناتوانێت بڵێ بەرامبەری بۆ سێ بڵێ سپیە بەڵام لێرە چ محکەمەیەکەت هەیە بتوانێت بچووکترین زوڵم لەسەر شانی کەسێکی ئاسایی هەڵبگرێکە ئەم دەسەڵاتە لەیەکە لانی کەم ئەوان قانونەکەیان هەیە کە پشتی پێوەستن ئێمە ئەوەشمان نییە لەبەر ئەوە ئیتر من تێناگەم لە طبعا وەکووتم ئەم هینە ئەمەی بڕگەی دوی ڕاگەیەنەکەی وەزارەتی ئابووری هەرێمی کوردستان لەسەر منە و ئەوە من نیم کە تێناگەم ئەمە ئەوانن کە خۆیان لێ هین بۆ یعنی خۆیان لێ گۆڕاوەکەم دێمە خزمەت لەسەر نەوتی شەرق سەدەین کاکەمە سەبارەت بە نەوتی هەرێم کە ڕاگیراوە لە مانگی 25 سی 2023ەوە سەدانی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچێرێم و بۆ تورکیا دەکرێت ینی بەبێ عێراق نەوت تەنار دەبکەنەوە کە ئێستا تورکیا بڵێن تاکو ئێستاش بازدەوە دەکرێت ئەو 1 ملیار و 471 میلیۆن دۆلاری کە لە سەری بوونەی داوە بە عێراق کە دادگای پاریس سەپاندبووی بەسەریدا وڵا پرسیینەوە دیکەکە لە پرسە ئاڵۆزەکان کاک مەحموودڕەزا زۆر بە ژمارە و بە داتا ینی بە زمانی داتا شی کردەوە دیارە لێوێش ئەکرێت مەسەن ئەو بۆ نمونە ئەوان خوان دەڵێن ئێمە لەوەتی نەوت ڕاگیراوە 25 میلیارد دۆلارمان زەرەر کردو ینی بۆ خۆی ئەو ڕقەمانە کە فڕێی دەدەن تێناگەن کە چەندێک کاریگەری خراپیە چکە تۆ ساڵانێک کە نەوتە فرۆشتۆ بۆ 30 میلیارد دۆلار قەرزار بوویت کە بەوەنە کات ینی ئەم پائەی ئەو کاتانی کە ئەو نەوتت فرۆشتۆ بۆ موچەت پێ نەدراوە بۆ موچی تاوا نەداوە من پێم وانە پرسی نەوت پرسیە بێ لە تورکیا چارەسەرکرێت پرسی نەوت هەر لە بەغا چارەسەر دەکرێت و تورکیا ناتوانێت ئۆکەی با بە بەرهەمێنانی نەوت لە عێراقا چکە بەڵام تورکیا چاوی لەسەرەوەیە کە لایەنەکانی پەیوەندیدار نزیک بەخۆی ئەوانی کە بازرگانی نەوتیان لەگەڵ یاهەیەتی هانیان بدات بۆ ئەوەی کە ئەو بازرگانیە کە هەیە نەوت و غازیشە دیاریسا تورکیا چاوی لەسەر غازی کۆرمۆریشە بە جۆرێکی تر دەست پێ بکاتەوە ئەمە ینی بۆیە من هەر ئەسڵن لە بیدایەتەوە گومانەکە ئەم گوشارەی کە حکوومەتی هەرێم دروستی کردووە و نازانم یەکێتی لەکوێ ئەم هاوکێشایە بۆ ئەوەیە کە ئەو قازانجە زۆرەی کە تورکیا کردوێتی جارێکتر دەستی کەوێتەوە ئەم جارە زائیدەنەوەی کە غازی کۆرمۆریشی بێتە سەرەوە پرسی نەوت و غاز بۆتە پرسێکی استراتیژی لە ناوچەکە و بەتایبەتی دوای ئەو شەڕی لە رووسیا ئۆکرانیا هەیە کێ توانێت غازی لە دەستا بێت وەکو نقطە قووەت تورکیا چاوی لەسەر ئەوەیە هەتا لە سووریا شەتەقیبن هەر بە هەمان شێوە بە هەمان عقلێت چاوی لەسەرەوەیە پاشان دوایەوە کە ئەمە زانین کە بێمتمانەیەکی زۆر هەیە ئەم بێمتمانەیە هەموو لایەکی گرتوۆ بێمتمانەی لە بینی لایەنە سیاسیەکان بۆ خوان لە هەرێمی کوردستان لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی بەغدادی شام بێمتمانەیە هەیە یعنی تۆ ناکرێت داوا لە عێراقی کە متمانەت پێ بکە
کە پارتویەکێتی متمانیان بە داتاکانی یەکتری نییە. من نازانم ئایا یەکێتی بڕای بەو داتانە هەیە کە پارتی دموکراتی کوردستان بڵاوی کاتۆ لەسەر فرۆشی نەوت لەسەر داهاتی نانەوتی یا خود پارتی دموکراتی کوردستان کە چەند جارێک ڕاگەیانەوە متمانی بەو داتانەی یەکێتی هەیە کە لەسەر مەرزەکان و لە سنووریەکانەوە دەستی دەکەوێت بۆی ئەم بێ متمانەیە لە حاڵەتێکە لە ئاستێکایە کە هەموو شتەکانی بێکەوە بەستۆتەوانێ لەم دۆخەشە لەم بێ متمانەیە من بۆ خۆم پێشبینی ناکەم کە جارێکی تر عێراق بگەڕێتەوە سەرەوەی کە ئۆکەی بعد هەرێم نەوت بەرهەم بێنێت و ئەم نەوتەش جارێکی تر لە ڕێگای تورکیاوە بۆ شێوەی کە پێشتر کە بازرگانی پێوکراوە بڕوا بە تایبەتی ئێستا بلۆکەکان تقریبان بەهۆی ئەم ڕووداوانی سووریا ئێران و تورکیا بەریەکەوتنیان بۆ دروست بووە و عێراق زانین کە نزیکایەتێکی زۆری بە سووریاوە هەبووە و تورکیا وەکو نیارێکی سەرسەختی خۆی بینێتەوە لە تێکشکاندنی هیلاری شیعی بۆیە من پێم وانییە کە لەم دۆخەیە حکوومەتی عێراقی ڕەزامەندی نیشان بە بەم کارتە زەختانی کە حکوومەتی هەرێم لەسەری دروستی کردووە کە نەوت بەرهەم بێنێتوانێت ئەمە یاریکردنێکە یاخود تێنە گەیشتنە لە کۆی ئەو ئەهمێتی ئەو پەیوەندیە هەرێمایەتی کە ئیسا لە ناوچەکە هەیە. باشە لێکەوتەی چی دەبێگەر بەردەوام من لەسرە و هەڕەشانە بەرامبەر بەغداد پێ وایە یاخود پارتی لانی کەم خۆی دەتوانێت بە تەنیا و بڕیارە بدە یاخود تەنار سێکە لە ڕاگەاندن لێکەوتەی چیش دەبێگەر وەکو بەدیلیش هەیە ئەگەر شتێکی وا یانەیە بکشێنەوە من پێم وایە نە پارتیونەیەکێتی نە پارتیونەیەکێتی بەبێ پشتیوانیکردنی جەماعەت بەبێ تاییەکردن چکە تۆ ئەگەر لە حکوومەتی عێراق بکشیتەوە پێویستت بە تاییەکردنی کۆمەلگایە پێویستە بە پشتیوانێکی جەماوەری زۆر هەیە ئێستا پارتویەکێتی و پشتیوانە جەماوەریان هەیە بۆی کە ئەگەر بێکی شۆ من کەم پێم وایە پێکەوە نین ئەگەر پێکی شۆ من بڕیارێکی وا چارەنووساز بن ئایا ئەم حکوومەتە کار بەڕێکەرە ماوە بەسەرچووە مافیەوەی هەیە بڕیارێکی لەو شێوە بدات من پێم وانییە لە شتەکان جددی بێت چکەگە جددی بێت ئەبێ زیاتر بە ورتر بیری لێ بکرێتەوە واگەر جددی بێ نایرێ بە میدیاکان ئیشی لەسەرەکرێت کە من بۆ خۆم ئەو جددیبوونە نابینم لە ئێستا هەم لە لای پارتیۆم لە لایەکێتیەوە بەڵام هەروکو پێشتر وتم وەکو کارتێکی زەخت بەکاردێنن و تەسەورەکەم ئەم کارتە زەختە بەشێکی بۆەوە بێ کە پیان گوترابێت لە وڵاتانی وەکو ئەقلیمی تورکیاوانەیە بۆی کە گوشار دروستکان بە ئۆکوبڕی بە فرسەتی بزانن کە عێراقیسا گوشارێکی هەمەلانی لەسەر پرسی حەشدی شعبی و لەسەر ئەو پاشەکشەی کە لە سووریا دروست بووە لە هیلالی شیعی پێیانێت لە ئێستا ئەم قۆناغە بە شێوەیەک ئیستیقلالی قۆناغەکە بکەن. بەڵێ بەزەم کاتەش پێ دوایە لە کۆتاییدا سوتاوە چکە پێشتریش باسییان کردووە چەند ساڵی ڕابردوو وەلێکەوتەشی چی دەبێت بەسەر مەسەلەی موچە و پەیوەندی هەرێم لەگەڵ بەغداگەر تەنە بەو فشاریش بێ کە باسی دەکەن. وڵای یەکی لەو شتانی کە پارتویەکێتی حەقەبیری لێ بکەنەوە ئەوەیە کە یاری بە چارەنووسی قوتی خەڵکەوە دەکەن ئەوەیەکێکە لەو من پێم وابێ خەڵک گەشتۆتە لوتی و قوبولی ناکەن و هیوادارم نەگاتەوەی کە خەڵک ئەم جاراگەر خۆپیشاندان بێ خۆپیشاندانێکی مەدەنیانە نابێت خۆپیشاندانێکی پرت و دوتیژێ بێت چونکە ئەوان بە ئێستا سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بەرەو سیستەم و حکومڕانێکی پۆلیسیە چێت ینی گوشارەکان و دەستگا ئەمنیەکان تەدەخولی ورد و درشتی هەموو شتێکی خەڵکەکەن بۆ ئەگەر خەڵکیش ئەم ناڕەزایەتێت دەرببڕێ بگاتەوە حەدا من پێما بێت تون دەبێت هیوادارم ئەوانش بیر لۆ بکەنەوانێک کە جارێکی تێر یاری بە قوتی خەڵک نەکەن و قوتی خەڵک ئێستا ئاسان نییە کە بە ئاسانی تۆ ناتوانانی خۆت دەستەبەری کەیت و بتوانانی بشتەوە یاری پێ بکەیت و ئەو چکەچکەی و ئەو تۆزە ڕۆشنایەشی کە هەیە کە بەم شێوەی کە ئێستا لەی شوێنێکی دنیا بەم شێوەیە موچەی فەرمانبەران نادرێت کە ئەمە حەقێکی مکتەسەبی ئەو خەڵکەیە کە داوا بکات ئێشتا وەکو بۆ پاشان ئەم عینادی و لودبەرزەی حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وانییە هی ئەوە بێت کە خۆیان بتوان لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پەیوەندیە نێو دەوڵەتیەکانەوە لە ڕووی هەشتێک و بازەکەی مواجهەی ئێستای حکوومەتی عێراقی پێ بکرێت ئەمە تەنها مجەڕەت عەرزکردنێکە شوۆیەکە و پارتیە گەڕێ بە شوێن شەریکە بۆی کە لەم شوێ شەریکی کا لەگەڵ خۆیان.
باڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکەمان کاک محمود دەخولەکێکمان ماوە بە سەبارەت بە نەوتیش بڵێن ئێستا باسی ئەوت کرد کە بەڕێز بەپێی ڕاگەندای وەزارەتی دارایی عێراق بێ داهاتێنێن 4 تریلیۆن و 350 میلیارد بوو نیمانگانە 362 میلیارێک دەکات 362 میلیارد و 500 میلیۆن مانگانە ئەی بۆ کو داهاتینەوت خۆ داهاتینەوتەکەش هیچ لە وەزارەتی دارایی هەرێم ئاماژەی پێدەکرێ دوای بەڵێ ئەم ئێوارێ دوایەوەی تەلەفۆنی بۆ کردم بۆ ئەم بەرنامەیە دانیشتم ئەم هینم ینی ئەم تەحلیلەم لەسەر سێ لێدوانی هین کردووە مایلز کاگینز وتەبێژی هاوپەیمانی ئەپیکۆرە بەڵێ کۆمپانیا نەوتیەکان گەورەکانی هەرێمی کوردستان هاوپەیمانیەکیان هەیە بە حوت حرف شتێکیان دروست کردووە سەرەتا هەر کۆمپانیایەک ناوە ئەپیکۆر باش ئەمە سێ هینی لێدوانی ئەوم هێناوە لێدوانی یەکەمیان لە هینە لە جەریدەی تەئاخیا بڵاو بۆتەوە لە 12/7/24 وتوێتی ئەڵێ تاوەکو ئێستا 7 میلیارد دۆلار زەرەرمان کردووە کە نەوت ناڕوە لە هی دووەمیان لە 30 هەشتایە کە لە ڕوودا و دیجیتال قسەی کردووە ئەڵێ 19 میلیارە دوای ئەوەیان سێم لێدوانی لە 13 ساڵی ڕابردووایە 2024 ئەڵێ 21 میلیارد 21 میلیاردمان زەرەر کردووە لێکم مایەوە ئەمە هەموو 45 ڕۆژێک بە پێی ئەم سێ لێدوانەی ئەو هەموو 45 ڕۆژێک 2 میلیارد دۆلار زەرەرە تەقسیمی ڕۆژەکانی ساڵم کردووە لە ساڵێکە داهاتی نەوتی هەرێم بە قسەی حەو کۆمپانیاکە 16 میلیارد و 222 میلیۆن دۆلارە لە ساڵێکە 16 میلیارد و 222 میلیۆن دۆلارە ساڵانە لە ساح 57 داناوە بۆ کۆمپانیەکانی نەوت و مەساریفی نەوتی لە سا 43 دانایاوە بە هەرێم ئەگەر گەندەڵیتیان نەکرێ بە داهاتی ناوخۆ بە داهاتی ئەم نەوتە کە ئێستا هەموو ڕقەمەکانی پێ ئەڵێم لە کۆتاییە هەموو ساڵێ 395 میلیارد و 39 میلیۆن و 999 هزار دینار ئەمێنێتەوە بە حکوومەتی هەرێم بەبێ ئەوەی موچەیەک بفەوتێ هەمووشی لە کاتی خۆیان بگیرێ چۆنم دەرهێناوە ساڵانە 57 لە سا 57 ماوە بە کۆمپانیەکان و مەسرفەکەی کە ئەکاتە 9 میلیارد و 246 میلیۆن و 666 هزار و 666 دۆلار لە ساڵێکە ئەوەی بۆ حکوومەت ئەمێنێتەوە لە سا 43ەکە ئەکاتە 6 میلیارد و لە ساڵەکان 975 میلیۆن دۆلار بە نرخی ئەمڕۆی دۆلار ئەمڕۆ نرخی دۆلار دەرهێناوە 1512 شکاندومەتەوە ئەکات لە ساڵێکە 10 تریلیۆن و 547 میلیارد و 39 میلیۆن و 999 هزار دینار موچەی مانگانەی موچە خۆرانی هەرێم کە لە هین لە پەیجێکی یەکێتی نیشتیمانی لە یەکی ئەم ساڵە بڵاویان کردوێتەوە ئەڵێ موچەی کامیلی هەرێمی کوردستان 996 میلیارە ئەوەی بەس داهاتی نەوت ئەگەر گەندەڵیتیان نەکرێ ئەوەی بۆ حکوومەت ئەمێنێتەوە بەشی دەموچە ئەکات 587 میلیارد و 39 میلیۆن و 999 هزاریشی لێ ئەمێنێتەوە لەگەڵ داهاتی ناوخۆیان کە داهاتی ناوخۆ لەو هینە زیاترە کە حکوومەتی ئیتیحادی داوایەکە 4 تریلیۆن و 350 میلیارەکە زیاتریشە ئەنجا هەموو ئەوانەم هێناوەتەوە حساباتی خۆشیان لە بەیانێکی حکوومەتی هەرێما دەرم هێناوە هی کۆتایی 2013 ئەڵێ مەساریفی ڕۆژانەی دامەزراوەکانی حکوومەت 170 میلیارە ئەویشم بۆ حساب کردوون بۆ 12 هینە مانگەکەی ساڵ ئەوەشم لێ دەرکردووە ئەنجا لە نهایەتیشە ئەم پارەیە بە داهاتی ناوخۆ پێویستی بە بەغا نامێنێ بە داهاتی ناوخۆ بە داهاتی ئەم نەوتەی کە کۆمپانیەکان ئەڵێ ئەمە واریداتەکەیەتی ئێمە توانین موچەی خۆمان بدەین و هیچ منەتی کەسیش هەڵنەگرین بەڵام حکوومەتی ئیتیحادی 11 تریلیۆنیشی داوە ناتوانن موچە بن بۆ کوێ چێم پارەیە بە بەرچاوی خۆمانەوە ئەموو ڕۆژێک هەزاران تەنکەرە بینین لەم لاوە بۆ ئێران و لەو لاوە بۆ تورکیا بە پێی ئەو هەواڵانەی یعنی ئەو
وەکالات و هێنان باسیەکەن بشیلەیەکی گەورەشی بۆ ئۆپێک دروست کردووە بۆ کۆمپانیای سۆمۆ بۆ وەزارەتی نەوتی عێراق دروست کردووە و ئێمە هینەکەی دووکەڵەکەی و ژەهرەکەی و هەموو ئەوانە پێشتر بۆ هاوڵاتی و داهاتەکەشی بخوات. پێشتر لە هەناردەکردنی نەوت خەڵکی وچان زیانێکی زۆری کرد کە کەماری ژاماژەی پێدا 15 موچەی تاو نەدرا و هەر موچیاندا 34 موچیان بە پاشەکەوت دە موچەش بە لێبڕینەوە یعنی هەر موچەخۆرێک زیاتر لە 25 میلیۆنی لای حکوومەتە. ئێستا جارەگە نەوت هەرادە بکەنەوە خۆیان بیفرۆشنەوە بەبێ عێراق دەتوانن کێشەی موچە چارەسەرکردن یا خۆ ڕابرد و تووشی قەیرانێکی گەورەتر دەبینەوە. کاکین لە داهاتی نەوت و داهاتی ناوخۆ شتێکم بیرکەوتەوە باشە. ئێستا بەتەمام لە من سەیری وەسڵەکانی کارەبا و ئاویشەکەم کە ماگانە بۆم بێتەوە فێڵ لە وەسلی کارەبا ئەکری هەموو هاوڵاتیە بچێتەوە سەر وەسڵەکانی خۆی بە هینم وەسلی کارەبام بۆ هاتوۆتەوە لە 18 سنتە 24 سنتە 49 سنتە بە سێواژ بە باشە لە مانگی پێم وایە مانگی 5 یا 6 باش 18 سنتەکە 1950 وحدەیە ئەوەی بە 18 سنت سابیەکەن ئێستا هێناوێنێتە سەر 800 شتێک 1970 وحدە بە 18 بۆ حسابەکەن ئەوەی زۆری بمێنێتەوە بچێت بۆ 24 و بۆ 40 ئەوەنەکە یعنی ئەوە هەموو هاوڵاتیە بەتەمام لەسەر ئەوش شتێک بنووسم یعنی هاوڵاتی سەیری وەسڵەکان ناکات چۆن ئەم حکوومەتە جیرفانی ئەبڕێ و بە خۆشی نازانێت باشە مەوسمێگەر نەوت شەنار دەکەنەوە بەبێ عێراق کێشێک موچەمان هەر بەردەوام دەبێ دەستێکی ئەمین ئەو ئەگەرە ناتوانن یعنی نەمە محکمەی دەولی ئەوەی پاریس ڕێگەیان پێئدا نە محکمەی ئیتیحادی ڕێگەیان پێئدا کۆتایی هات هەرێم بە تەمابێ خۆی بە ئازادی وەکو جاران نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆرەوە بنێرە بۆ جیهاد ئەو خەونە زراو کۆتایی پێهات ئەمان بەردەوام لاوازە بن حکوومەتی ئیتیحادی بەردەوام بەهێزە بێ ئەوە بزانن لەبەر ئەوەکو کاکەمال وتی ئێمە ئەمانوێت بە یەکەوە بژین ئەو دەستورەی کە هەمانە گەر ئیلتیزامی پێوە بکەین بە کەرامەتێکی زۆر بە سەربەرزیتیا لەم وڵاتەیە ئەژین و مشیلەمان بۆ دروست نەبێت ئەبێ ئەوە بیر بکەینەوە. سوپاس دەکەم کاکەمال سێ خولەکمان ناوە بۆ بەڕێزیشت سەبارەت بە سەردانەکەی سەرۆک حکوومەتی ماوە بە سەرچوو بەشێکی پێدوای پێوەزوێنەوە دەی بەشەکەی تری بۆ پێکەنانی حکوومەت هیچ دیزاینێکەیە بۆ پێکەنانی حکوومەت وەکو چۆن باسی لە هەڵبژارنەکەش باسی دیزاینەکە دەکرا؟ تورکیا ئێستا خۆی بە براوەی بە بەتەڵی منتقا ئەبینێتەوە بە تایبەتی ئەو ڕۆڵی کە پێی درا لە سووریا گێڕای و دوای ئەوەی کە بەشێک لە خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە و دەستکاری ژینگە و غاباتەکانی کردووە دنیا لە بەرامبەر ئەم دەست پێشکاری ینی ئەم پێشێلکاریانە بێدەنگە من پێم وابێت تورکیا دەستی هەبوو لە دیزاینکردنی هەڵبژارنەکانی شاوە ئێستا دەیەوێت دەستی هەبێت لە چۆنەتی تەشکیلکردنی حکوومەتی هەرێمدا لەم کابینێدا و ئەمانە هەمووی چۆنڵی ئۆڤەردانە پاسدانە بە تورکیا بۆی کە ڕۆڵی زیاتر ببینێت کە من پێم وابێت تا سنوورێک دەتوانێت ئەو دەورە ببینێت لە دوای ئەو سنوورا بێتە خەتی بەزاننی خەتی سوور نە هەم غەرب مرتاحن پێی و هەر ئێستاژ نەوڵاتانی کەندا و میسر و ئوردن و سعودیە مرتاحن بە و ڕۆڵەکەی لە پێکەنانی حکوومەت تا کوێیە لە هەرێمی کوردستانیشا لە هەرێمیشا پێم وانییە کە خەڵک مرتاحبن بۆ جوڵانەوە عێراقیش بۆ خوان ملاحەزاتی جدیان بۆ دروست بووە من پێم وایە ئەگەر حکوومەتێک تورکیا دیزایانی کاودەستی تیا هەبێت کە هەوڵی ئەوەی لە هەوڵی ئەوادایە پێمانی حکوومەتێ بێکە خێر بۆ هاوڵاتەکان و بۆ کۆمەلگای کوردی بداتەوە چکە زانی کە سیاسەتی تورکیا لە بەرامبەر کووردا چ سۆرە سیاسەتی بەم زوانە پێ دوایە ئەوە لە دایک بێت حکوومەتەی کە هەڵبژارنەکە کرا فشاری نێودوڵەتی هەیە بۆ ئەوەش فشاری نێودوڵەتی زۆرە لەسرا لە تەشکیلکردنی حکوومەت لەسەر یەخستنی هێزی پێشمەرگە کۆمەڵێک گوشاریان بۆ دروستکردون و پێم وابێت ئەو گۆڕانکارانی کە هاوپەیمانەکان داوایان لێ دەکەن جیاوازە لەو ئاراستەی کە تورکیا دەوێت دەسوەردان بکات دوشتی تاو جیاوازن و کۆمەلگای خۆشمان پێویستیان بۆیە بەڵام ئەگەر لێگەڕێی پارتی و یەکێتی حەزیان لەم جۆرە مامەڵەکردنەیە حەزیان لەوەیە کە
بەناوی حکوومەتی کاربەرەکەرەوانێ هەموو بڕیارێ بدەن و دەسەڵاتێکیانێ حکوومەتێکیان دەوێ پەرلەمانێکیان دەوێت بەبێ میزانیە ئەو کۆ ساڵەهای ساڵە بتیان پەڕانەوە کاری خوام بکەن و پارەکان ئەو داهاتێکەیە لە دۆخێکی تاریک و ناشەفافە خەرجی بکەن. باڵە سوپاس دەکەین کاک کەمان ڕەوف سپاسیان بەدەبوون دەکەین بیرم چوتی بێ سپاس دەکەم. ئەمریکاش لە 2004 باشە 7 تریلیۆن و 998 ملیار و 48 میلیۆن دیناری یاوە بە وەزارەتی پێشمەرگە ئەمە بێژگەلەوەی لە بەقاوە بۆ هاتووە 2024 7 تریلیۆن و 998 ملیار و 48 میلیۆن دیناری یاوە بە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان. ینی ئەوە لەوێ 11 تریلیۆن هاتووە لێرە 8 تریلیۆن هاتووە نەوچەند ینی داهاتی ناوخۆ سەر و 4 تریلیۆن و نیو دینارە هێشتا موچەی مانگێک نەگەراوە. سپاس دەکەین کاک محەممەد ڕەزا سپاسیان بەدەبن بەڕێزی دەکەین. دۆ سپاس بۆ کاک کەمالیش سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.